بەناوی خۆی گەورە و میهرەبان بەڕێزان زۆر جار پرسیارمان لێ دەکرێت جیاوازی نێوان نازووری نیمچەڕق و نازووری نەرم چییە؟ نازووری نیمچەڕق بەکاردێت کاتێک بەردەکە لە تەنها لە بۆڕی حالبا بێت، بەڵام نازووری نەرم بەکاری دێنین بۆ شکاندنی ئەو بەردانەی کە لە ژوورە جیاوازەکانی گورچیلەن لەبەر ئەوەی توانای چەمانەوەی هەیە بە هەموو ئاراستەکان. بۆ نمونە چارەخوازێکمان هەیە پاشکەمێکی کە نەشتەرگەری بۆ دەکەین، بەردی هەیە لە بۆڕی حالب و بەردیشی هەیە لە هەمان کاتە ناو گورچیلە، بۆیە دوو ئامێر بەکاردێنین، ئامێری نازووری نیمچەڕق بۆ شکاندنی بەردی بۆڕی حالبەکەی و ئامێری نازووری نەرم بۆ شکاندنی بەردی گورچیلەکە. فەرموو لەگەڵمانە بن. بەڕێزان ئەم چارەخوازەمان بەردی بۆڕی حالبی هەیە و چەند بەردێکی هەیە لە ناو ژوورە جیاوازەکانی گورچیلە، بۆیە دەمانەوێت هەردووکی بە یەک بەنج چارەسەرکەین. سەرەتا بەردەکەی بۆڕی حالبی دەشکێنین بە نازووری بەکارهێنانی نازووری نیمچەڕق و بە یارمەتی لیزەر بەردەکان ورد دەکەین و بەم شێوەیە پارچە بچووکەکانی دەرەهێنینە دەرەوەی بۆڕی حالب. دواتر نازووری نەرم بەکاردێنین. تەوان نازووری نەرم تیرەکەی کەمترە لە 3 ملیم و دەتوانێت بە ئاسانی بگاتە ژوورە جیاوازەکانی گورچیلە. ئەمەیان کە دەبینن بەڕێزان ئەمە نازووری نەرمە. سوپاس بۆخوا ئەم نازوورە بەردەستە لە نەخۆشخانەی میهرەبانی. بەم شێوەیە دەڕۆینە ناو ژوورە جیاوازەکانی گورچیلەوە. ئەوە یەکێ لەو بەردانەیە کە لە ناو گورچیلەیە و بەو ئامێرە تایبەتە دەیگرین. تۆن ئەم ئامێرە لە ناو نازووری نەرمەوە ڕەتیەکەین بۆ ئەوەی بەردەکە بگرین و بهێنە دەرەوەی گورچیلە. بەڕێزان لەم چارەخوازە تەبان دوو ئامێرمان بەکارهێنا وەکو سەرەتا باسمان کرد، ئامێری نیمچەڕق و ئامێری نازووری نەرم. ئەوە ئامێری نازووری نەرم بەم شێوەیە دەتوانێت بچەمێتەوە بە هەموو ئاراستەکان. دوای ئەوەی بەردەکانی بۆڕی حالب و بەردی گورچیلەمان هەمووی شکان و پاک کردەوە، بۆ دڵنیابوونەوە جارێک کە پشکنین بۆ ژوورەکانی گورچیلە دەکەین، وەکو دەبینن سوپاس بۆخوا ژوورەکان پاک بوونەتەوە لە بەرد و بۆڕی حالبیش پاک بووەتەوە لە بەرد. میهرەبانی دڵسۆزی و لێزانی